أوين وديار أمريكا دانشتي نشاري أولير هستاني بس هستاني أهنجك لشاري هوليري هولاكو بزين یازدەسی 2021 یادگار ئەم داچ ساز دەکەین بۆ مامی خۆم و خاڵە خۆم خۆشەویست خۆم کاکە شێروانی مۆلیدا پێشکەشە بە ئەمەی میلانۆ دیداری سوورچی مەڕوان مەلیک ئاهاری ناڤاس و سانا ئۆباما بەتۆ دەڵێم جوانم ڕیشوەی شادەکار و هەردی دەماڵێ جانتاکەت ببێنە ژیانە بابەجێ دڵی ماڵێ خەتای من نییە خۆ دڵ بۆ دەناڵێ خەتای من نییە گیانە خۆ دڵ بۆ دەناڵێ ئەوان من کاڵە دەیدەی لەسەرینم ئەوان من کاڵە دەیدەی لەسەرینم یەکچێ تاقانە قەت مەرگت نەبینم گوڵم تاقانە قەت مەرگت نەبینم فاتم هۆ فاتم وەی بە تۆ دەڵێم جوانێ ڕیشوەی شادەکار و هەردی دەماڵێ جانتاکەت ببێنە ژیانە بابەجێ بێڵین ماڵێ خەتای نییە خۆ دڵ دەناڵێ بشی دەست خۆش